گەنجێک تینوێتی بە ئازادی و سربەخۆیی شکا، مامۆستایەک لە دامێنی پەروەردە و شۆڕشدا هێدی هێدی باڵای کردو، بووە پۆڵا ورەیەک بۆ زیندان و خۆڕاگری، بووە وانەیەک بۆ هێمنی و هێمایەک بۆ سەرکەوتن، قوتابخانەیەک بۆ ڕێخستن و گیانی مقاومەت. ئەو جەمال تاهیری پێشمەرگە و سەرکردە و قارەمانی ڕێخستن و زیندان بوو. شەهیدی سەرکردە مامۆستا جەمال تاهیر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵ بە سیاسەت و خەباتی شۆڕژگێڕی بوو، وەک قارەمانێک لە ڕێخستنەکانی ناوشار دەستی پێکرد و بەهۆی لێهاتووی و بوێری و چاو نەترسی بووە یەکێک لە کۆڵەکەکانی ڕێخستنەکانی ناوشار و هەر ئەوەش وای کرد بە مامۆستای شانە چالاکەکانی ڕێخستنەکان ناو ببرێت و ببێتە ئەڵقەی بەیەکگەشتنەوەی خەباتی شار و شاخ. مامۆستا جەمال تاهیر کاتێک زیندانی دەکرێ بوێری و ئازایەتی دەکاتە وانە و قوتابخانەیەک بۆ خۆڕاگری و دەبێتە مامۆستای پاراستنی نهێنیەکان و شانەکانی ڕێخستن. هەر ئەوەش وا دەکا هەواڵ مام جەلال بە قارەمانی زیندانەکانی ڕژێمی بەعەزناوی ببات و ببێتە قەڵایەک بۆ پاراستنی نهێنیەکانی ڕێخستن و شاخ. شەهیدی سەرکردە جەمال تاهیر کاتێک خەباتی نهێنی و شاخ پێکەوە دەبەستێتەوە و دەبێتە پێشمەرگە، ئیدی ئیدی لە هەناوی شۆڕشی نوێوە وەک سەرکردەیەک دەرکەوت و بووە جێی متمانە تا ڕۆژی شەهید بوونیشی جەمال تاهیر پێشمەرگەیەکی نمونەیی و باڵا دەستێکی قارەمان بوو. ئەگەرچی وا چوار دەیەشتێ پڕ دەبێ بەسەر شەهید بوونی، بەڵام جەمال تاهیر هەر ناوێکی دیار و ئەفسانەیەکە بۆ قارەمانێتی خەباتی ڕێخستن و خۆڕاگری زیندان و ئازایەتی پێشمەرگە. جەمال تاهیری سەرکردە بووە ناوێکی ئاڵتونی لە مێژووی خەباتی کووردا. کوردوعەلی گەلی کوردستان.